بۆ ئەم شەوی شوێنێکی باش کە بم ئەچینەوە ماڵی خۆمان کێیاوە؟ وا هاتم بیکەرەوە خێرا سەلام بەخێر بیتەوە میوانم لەگەڵە میوان خێراکە خێرا بەخێر لەسەر چاوەکانم زۆر خۆشحاڵ بووم باتندا خانم گیان یاخوا بەخێر زۆر خۆشحاڵ بووم گەورەتان کردین زۆرمان پێخۆش بوو بەخێر لەسەر چاوەکانم یاخوا بەخێر بێن فەرمون ئەسغار ئەوە نیوەڕۆ بۆ نهاتیتەوە زۆر چاوەڕێم کردی ئەو ناڵە زۆرە گریا ئەزەر مەکێشە خانم زۆر سپاس ئەزەر مەکێشە دەست خۆش بێ یاخوا خانم گیان دەست خۆش بێ یاخوا فەرمون دانیشن خانم ساحەتێ بکەن فەرمون ئەسغار وەرە ئیشێکم پێدا باشە ئەسغار بەم درەنگە وەختەکەی وەختی میوانە چی حازر چیمان هەیە پێم بڵێ بابەجان 4 تەماتە و جوو هێلکە بێنایی کێشی بێکە ئەبێتە شلە منجەڵێ ئاو برنج و نۆک و خوێی تێکە ئەبێتە شۆربە یەک پیاز بێن ئاوا پێی کێشە ئەبێتە خواردنێکی خۆش و هەمومان لێ کۆ بینەوە تا من نوێژەکەمەکەم تۆش خواردنەکە هەمیشە کارەکانی تۆ وا بووە بفەرمون داوای لێبردنەکەم هەمووی خەتای ئەسغەر ئاغا بوو ئەگینا خواردنێکی باشم بۆ ئامادەکردن ناخانم بەزیابێ زۆر چاکە تۆ ئازێر مەکێشە نییە ئەمە خواردنە تایبەتیەکانی ژارا خانمە بە پیاسی زۆر خۆش و شیرینەوە فەرمون نۆشیکەن فەرمون بێنە بۆ تۆشی تێکە قابەکەتی بەرە ڕۆڵ ئاخر تۆ زەحمەت مەکێشە فەرمون ببوورام شەو عەزێتمانیان بوون بە ئەرک بەسەرتانەوە داوای لێبردنەکەین جێگەکەمان زۆر بچووکە پێی خۆت ناڕەحەت بکەیت بووین بە ئازێت بۆ ماڵە ئەوە شاوە لای جێگەکە دامناوە هیچی ترتان پێویست نەخانم گیان لەکەم تەرخەمیمان ببورن بەڕاستی شەو بووینە جێ عەزێت بۆ ئێوە شەو شاد شەوێکی شاد باشە دارە بەیانی ئێمە چی بکەین؟ ئەڕۆین بۆ ئوتێل ئەی دوو بەیانی چی بکەین؟ ئاخر بەم شێوەیە ژیانە چێتە سەر؟ هیچ ماوە بیکەم و نەمکردبێ ویستم پارە قەرز بکەم بەڵام تۆ نەتهێش بە فریشتە بڵێم بۆچی؟ تاقەتی ئەم قسانەم نییە تێگەیشتی؟ تاقەتم نییە منیش تاقەتی ژیانی وەهام نییە توانام نەماوە بۆکوێ ڕۆی خەوتون بڕۆرەوە ئەوێ منی تر ناتوانم بێزار بووم ئێستامە بەستە چییە؟ منەمێت بگەڕێمەوە بۆ ماڵی باوکم دەتۆوا بڵێ ئەتەوێ کڕنووش بۆ بەرم و بڵێم ناوامەکە ئازیزم دەبڵێ وانیە دەی بڕۆ هەی بێ پەیمان نازانم چۆن بڕۆم بە بەڵێنەکانی توێنە باشە تو ئەزانی بەڵێن یعنی چی؟ بەچکە دەوڵەمەند دارە بەو جۆرە ناوم مێنە ئێمە هەر لە سەرەتاوە هاوشانی یەکتر نەبووین آخر منە بێت چی بکەم کە من و تۆ پێکەوە بسازین من بە تۆ موت هۆدەیەک لە خراپترین شوێندا بگرەوەی تر من ڕازیم لەگەڵ تا باسوودەی بژیم ڕاست دەکەیت ئەو ساوت هەوایەم گەڕەکە بە من سازگار نییە نەمەوت واتەوت نەمەوت واتەوت ئەها باشە دارە ئەگەر تۆ بتوانیە ماڵێکی جوان لە سەروی شارا بۆ من بگری ئاشکرایە کە ناتوانم ئەها دەتۆ وا بڵێ من ئەزانم کە تۆ توێ بیانوو بدۆزیتەوە بیانووی چی؟ من چوزانم لەوانەیە بۆ وا بکەیت حەز لە جیابوونەوە بکەیت کەی لە یەک جابینەوە زۆر چاکە بەیانی لە یەکتری جابینەوە
ببورن. بەڵێ نانی بیانیتان حازرە. دارە هەستە لە خەو. چاوەکەم ئێستا بۆ شۆ بڕۆین. ئەڕۆین بۆ دادگا. باش. سارە فرمێسەکانە بستڕە کە چووی ناوێ بە هیچ شێوەیە نەگری. باشە. بڕیارەکەی هەردووکمانە با سەربەزانە لێکتری جابینەوە. دڵنیا بە بەرزانە بێ. دارە بە پەروانە ناڵێ؟ نایڵم پێی بزانێت. بڕۆ. بەڕێز ئەگەر ژن و مێردێک بیانەوە لێکتری جابنەوە بچن بۆ کوێ؟ ئێوەش بەنیازن لە یەک جابنەوە؟ سپاس. لە کەیەوە هاوسەری یەکترین؟ 27 ڕۆژە. دارە نەخێر 28 ڕۆژە. بەڵێ ڕاستە بەمڕۆ 28 ڕۆژەکات. 27 ڕۆژان 28 فەرق ناکە. ئێستا کێشەتان چییە؟ هیچ کێشێکمان نییە. ئەگەر کێشەتان نییە ئەی بۆچی داوای جیابوونەوەکەن؟ پێتان نەوتم بۆچی؟ لەبەرەوەی یەکتریمان خۆشەوێ. بگرە کچەکەم کە ئارام بوویتەوە پێکەوە قساکە. ژن و پیاوێک بۆ شێوە یەکتریان خۆش بوێ چۆن وە بە ئاسانی لە یەکتر جیابنەوە؟ ئێمە ناچاری. ئاوانە یەکەیەکە. تۆ قسە بکە کوڕی جوان. جەنابی دادوەر من بە گیرفانی خاڵیەوە ژنم هێنا نەمتوانی تەنانەت یەک ژوور چییە بۆی بەکرێ بگرم. وانییە جەنابی دادوەر ڕاست ناکات ئەو شوقەی بۆ گرتم بەڵام من نەچوومە ناوی. بەڵام ڕاستەکەی وەها نییە نەمتوانی ژووری بۆ بەکرێ بگرم. باشە دارە سەرۆکی ڕۆژنامەکەتان پێی نەوتین قەرستانە ئێمێ. بەڵام ڕۆژنامەکەیان داخست. خۆ گوێت لێ بوو منی بەدبەخت ڕاستەکەمە و درۆ کات. دیسانەوە ئاڵۆستان کردەوە. بزانم دایک و باوکتان لەکوێیە؟ ئای جەنابی دادوەر نابێ باوکم پێی بزانێ. نابێت نا ئەبێ دایک و باوکتان لێرە بن بێ ئەوان ناتوانم هیچ شتێ بکەم. تو خوات کاکەم تو گیانی مناڵەکانت. جەنابی دادوەر ئێمە وامان بڕیارداوە کە خۆمان لەسەر پێی خۆمان ڕاوەسین و پێکەوە بژین نامەوێت کەس خۆی لەژا ماڵ قورتێنێ. ئێستاش کە لێکتری جابینەوە حەزەکەی خۆمان سەرپشک بین نامەوێت باوکی سارا پێم بڵێت تۆ دەستەوەستانی. یعنی چی؟ ئەو چۆن نەتوانێت پێت بڵێ دەستەوەستان؟ ئاخر لە دوای 27 ڕۆژ؟ ببوورە جەنابی دادوەر 28 ڕۆژە. ببوورە 28 ڕۆژ کاتێک پیاو بڕیار بگۆڕێ دەستەوەستانە. نا من دەستەوەستان نیم وامەزانی عەشق توانێت جێگەی پارە بگرێتەوە بەڵام خەڵکی ئەم شارە هەمووی مردووی پارەن. بینیت ئەو ناتوانێت بیسەلمێنێ کە لەم شارەیە هێشتا عاشق زیندووە. گوێت لێ بوو؟ ژنەکەم ئەوێ ئومێدم پێ ببەخشێ بەڵام لە ڕاستیە وەها نییە. تۆ ئابڕووی هەموو پیاوێکە برد ئەواڵی چی؟ لە ڕاستیە پیاوە بێ ئومێد بابەژن لە ژیانە سەرسەخت و خۆڕاگر بژی بەکەش هەموو ناڕەحەتیەکە بچێتەوە. ئاخر چۆن و بەچی؟ بۆ پارەکەمەی من هەمە هیچ کەسێ خانوم پێ بەکرێ نایە بۆ شوێگە ڕۆشتم بۆ خانوو ئەوت بڕۆنەوە بۆ ماڵی دایک و باوکتان ناماقولیت کە دۆژنە هێناوە ئێستا من چی بکەم بڕۆم بۆ کوێ مەگە بچم لەو دەشتە چۆڵ و هۆڵە خێمەیەک هەڵەم و بۆ خۆم لەوێ دوور لە هەموو کەسێ پێکەوە بژین. ئازیزم ئەگەر ژنەکە دیەت بیبە من پێم وتووە تۆ لە هەر کوێکی ئەم شارەیە خانوو بگریت و بژیت منیش لەگەڵتم. چی دوێنە شەو تۆ نەبووی وتێ چمۆ ماڵی باوکم؟ دەیتر نازمە کرد بەسەرتا با گوێی لێ